پێشوە ئەرچێکمان جێبەجێ کردووە کە ئەرکی تیواری ئالوێی سلێمانیە. ئەم تیواری ئالوێی سلێمانیە بە فەرمانی ڕاستەوخۆی بەڕێز پارێزگاری سلێمانی بوو، لەژێر ئیشرافی ئەوا بووە. لیژنەیەکمان لێ پێکەنا بە سەرپەرشتی قایمقامی سلێمانی و لایەنی کشتوکاڵ و لایەنی ڤێرتەرنەری و شارەوانیەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ڕووی هەندەسە و لە ڕووی مەساحە و لە ڕووی ئیستیسماراتیشی تیابوو ئەوە بەرهێنان. ئەم تیوارە زیاتر لە 75 دووەنمە بێ لە ڕۆژاوای شاری سلێمانی بڕیارە دروست کرێ، ئەو ئێستا خەریکە چێتە بواری جێبەجێکردنەوە بە شێوەیەکی زۆر مۆدێرنە. قای مۆتەمەراتی تایە، شوێنی بنکەی تەندروستی تایە، ئوتێلی تیابێ، مختبەری تایبەت بە فەحزکردنی میوەی تیابێ کە ڕاستە پێشەوەی بچێتە بازاڕوا بێ پشکنینی بۆ بکرێت کە لە ڕووی تەندروستیەوە سەلامەتە یا سەلامەت نییە. چەندین قەپانی جیاجای تیابێ و بەڕادی زۆر گەورەتر لەوەی ئێستای تیابێ و ئالوێی دووی سلێمانی دەستکەوتێکی زۆر گەورە ئەبێ، هەم بۆ پەرەپێدانی کشتوکاڵ، هەم بۆ ساختکردنەوەی کشتوکاڵی ناوخۆیی، هەم پاڵپشتێکی شەبێ بۆ بە بازارکردنی میوەی ناوخۆیی. ئێمە لەم ساڵەیە ئەم کار و چالاکیانەمان ئەنجام داوە جگە لەوەی کە بە بەردەوامی لە هەوڵی چارەسەرکردنی ئەوەی لە توانای بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانیا بوو بێ، ئەوەی لە توانای قایمقامیەتی قەزای مەرکەزی سلێمانیا بوو بێ، هەوڵمان داوە بەپێی توانا، بەپێی ئیمکانیەتی مادی، بەپێی ئەو دەسەڵاتانە و ئەو هاوکاریکردنانی کە لە وەزارەتی کارەبا و لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئێمە هاتووە، لانی کەم هەوڵی چارەسەری کۆمەڵی کێشە بین کە بەڕاستی کێشەکان ئەوەندە لە توانای ئێمەیە بۆ تا ئەو کاتی کە ئێمە لە بەردەمی وایە قساناکەم. تواناکەمە بەستم ئەوەیە توانای پێبەخشایی وەزارەتەکان بۆ ئێمە هەر ئەوەندە بۆ بۆی توانیمان ئەوەندە کار بکەین. لە لایەکی کەشەوەم نەمەوێ هەر لێرەوە سوپاسی سەرجەم دام و دەستگاکانی حکومی بکەم لە ناو شاری سلێمانیا و قەزای مەرکەز، بە تایبەتیش ئاسایشی ئابووری کە هاوکاریەکی زۆر باشی قایمقامیەتی سلێمانی کردەوە بە بەردەوامیش لیژنیان لەگەڵمانایە و توانیوانە تا ئاستێکی باش ڕێگا لە هاوردەکردنی موادی قاچاق، موادی خراپبوو، جگەری وڵاتانی دەرەوە و سەیتەرەکردن واتە کۆنتڕۆڵکردنی سەرجەم قاچاقەکان کە کارێکی ئاسان نییە، بەڵام ئەوان توانیوێنێت تا ڕادەیەکی زۆر باش لە ئاسی ئەو بەرپرسیارەتەیە بن. و من لێرەوە سوپاسی تایبەتم بۆیان هەیە بۆ هەموو دام و دەستگاکانی پۆلیس، دیفاع مەدەنی، چالاکیە مەدەنیەکان، 104 سەرجەم هێزەکانی ناوخۆ کە هاوکارمان بوون بۆ جێبەجێکردنی ئەرکەکانمان و لە ئاسی بەرپرسیارەتی پاراستنی سەر و ماڵی خەڵکا بوون، لە ئاسی بەرپرسیارەتی ئاسایش و ئەمنیەتی کۆمەڵایەتی و سیاسی شارەکەمانە بوون. سوپاس بۆ